پێکەوە ئەچینە ڕۆژهەڵاتی کوردستان و باس لە چالاکی یەکێک لە گروپە دیارەکانەکەین کە گروپێکی موزیکی و هەروەها گۆرانی تایبەتە و بە چەندین شێوەزار بەرهەمیان هەیە و لەگەڵەوەشا لە ئێستاە کاریان بۆ یەکێک لە هونەرمەندە دیار و دەنگخۆشەکان کردووە بە یەکێک لە زاراوە جوانەکان کە ویژداراوەی لوڕی بەختیاریە دیارە گروپەکە گروپی کۆبوونگە کە چەندین موزیسیانی بەتوانا و هەروەها چەندین هونەرمەندی دیار و دەنگخۆش لە نێوان گروپەیە بوونیانێ و خزمەت بە گۆرانی موزیکی کوردی ئەکەن لە ڕۆژهەڵاتی جوانەوە گفتوگۆکن لەسەر تەواوی بە بڵین کارەکانیان لەگەڵ زۆر بەڕێز سابر نەزەرگاهی کە بەڕێزی هونەرمەند و موسییان و ئێستا ڕاستەوخۆ لەگەڵمان کاک سابر سڵاوت لەبێ وارد باش بێ. دەمەخواد سڵاو ئێوارەیەوەش بەخێر بێت و مەتلە خزمەتانم. سپاس خزمەت دەیەمەوە کاک سابر. اینجا پێم خۆشە بزانم کە گروپەکە ساڵی چەند دامەزراوە و چەند موزیسیان لە خۆی ئەگرێ و چۆن کار لەسەر موزیکی کوردی یاخود بڵێم هونەری ڕەسەنی کوردی ئەکەن. ئێمە بەکالان جەمع بوونەوە خەریکی کاری موسیقین ئەم گروپە یەک ساڵێکە خەریکین کارەکەین 12 کەسین هەر هەمووی لە ئەندامانی گروپەکە لە ژەنیاگەرە حرفەیی ئێرانن لە سازخۆیانە. پرۆژێ ئەوڵی ئێمە بە سورەتە موسیقیە بەختیاریە لۆڕە بەختیاری لە هێندێک کۆنسەرتێک ئێژداکەین. پرۆژەی دوومەکەمان ئەوێتە تێکەڵتێک موسیقی کوردی و بەختیاری کە قەرارە پرۆژێک و تورێ مەجموعەی کۆنسەرتمان بێت لە دوودانە. زۆر باشە. کارکردن لەگەڵ بەشێک لە زاراوە کوردیەکان بە شێوەیەکی گشتی تا چەند لە پێشینەی کارەکانی ئەوەی واتە ئایا بەرهەمەکانتان تەنها بە یەک زاراوەیە یاخود بە چەندین زاراوەی تر بەرهەم پێشکەش بە گوێگران و بە بینەرانی خۆتانەکەن؟ ئێمە چەندین زاراوەمان هەیە کە کارەکەین منتەها لێرە چۆن مخاطب و بینەندەی موسیقی بەختیاریمان زۆرە لە ئێرانە تقریبا چەندین شار لەواقع گویان لە موسیقی بەختیاری هەچوو ئاغای ئەسەدپوریش مامۆستا ئەسەدپور کوروش ئەسەدپور گۆرانی بێژکی زۆر بەناوبانگە لە ئێرانیشە زۆر تەرەفتاری هەست شروع کۆنسەرتەکانمان بەختیاری هەست لە دواییدا لەگەڵ موسیقی ئەوێتە دوو بەشێکی موسیقی کوردی و بەشێکیشی موسیقی بەختیاری. زۆر باشە. هونەرمەند کۆرژ ئەسەدپور نووترین بەرهەمی خۆی لەگەڵ ئێوە تۆمار کردووە و کلیپ کردووە کە کارێکە بە شێوەزاری لوڕی بەختیاریە پێکەوە بەشێک لە بەرهەمەکە لەگەڵ بینەرانمانە ئەبینین و ئەگەڕێنەوە لە کاکمزار فەرمووی. سربنم آخه ای سرازنم جونم وی صدا قدیری من زندون عشق ناگلم ماندم وی جوره اسیری تو بلا لیلی های منم بلا جانم گلم هر دو بلالی عزیز هر دو بلالی جمیل هر دو بلالی عزیز هر دو بلالی جمیل هر دو بلالی. دل مشاقه ویسی دیدنت آخه قلبی وادی آخه دنگله آخه وی بالا بنا لیلی یار بختی آخه تو بنا لیلی وی مونم بنا آخه برو مردو بلالی نبی مردو بلالی تو بنا لیلی های
کاک سابر ماندوو نەبن لەشتان ساخ بێ اینجا با دەرفەت بێ ئەمەوێت پرسیاری ئەو جلو بەرگانە بکەم بزانم ئەو جلو بەرگانە کێ دیزانی کردووە چەنەوە خۆت موزیسیانی بەس بەڕاستی یەکێک لەو بابەتانی سەرنجی منی ڕاکێشا جلو بەرگەکان و بە تایبەتی خانمان ئەمەی ناوچەیەکی دیاری کوردستانن یاخود تۆزە زانیاریمان بیتە لەو بارەیەوە جلوبەرگی لاواقع این ئافرەتەکان و این خانمەکان جلوبەرگی محلی خود بەختیاریە لەباسی ڕەسەنی بەختیاریە این پیاوەکانیش لاواقع تەڕاحی لیباسمان ئەوان تەڕاحیەگرگە بەرگرفتە لە نمادێک خود لیباس بەختیاریە کە لیباسی کانە سوەچە پەسەک و فەرەنجی خۆمان کە لەبەر خانەندەکە لەبەر ئایەسەتورە هەست تەرح و نمادەکەی لە ناو بەختیاریە زۆرە ئەو جلوبەرگەکەمان لە ڕووی و تەڕاحی کریاگە زۆر باشە ئەنجامەیە بپرسم بەشێک لەو بەرهەمانەی بەڵێم گروپەکەی ئێوە کار لەسەر زیندووکردنەوەی بەشێک لە گۆرانیە کوردیە ڕەسەنە کۆنەکان ئەکەن کە بە تەواوی شێوە زارەکان وتراون واتە بەدەنگی بەشێک لەو هونەرمەندە دێرینانەی کە بەداخەوە ئێستا لە ژیانانە ماون تا چەند کار لەسەر زیندووکردنەوەی ئەو هونەرە و ئەو گۆرانیانە شەکەن ئێمە بەشتر لە فعالیتەکەمان ئەوەسە کە هێندێک لەو گۆرانیە کۆنەکان کە هەروە کە فەرمووتان ئەوانە کارەکەن و من تا بە تەنزیمێک جەدیدتر بە تەنزیمی نوێک وەلێ بەر ئەساسە خۆد مێلۆدی قەدیمی و هەندێکیش لە گۆرانیەکان وابێت بازە گۆرانگەرە جەدیدیشی تیا بێت بەر ئەساسە مێلۆدیگەرە فۆلکلۆرمان کە هەست و شتێک بە نوێ بێت و تازەگی بێت زۆر باش ئێستا گروپەکەتان ئێستا گروپەکەتان کار لەگەڵ ئەو هونەرمەندانە کات کە دیارن یاخود ئێوەتانەوێت لەگەڵ هونەرمەندە لاوەکانیش کە دەنگیان خۆشە بهێنە ناو گروپەکە و ئەوانیش بتوانن دەنگی خۆیان بناسێنن و بەرهەمیان هەبێت لەگەڵ گروپەکەتانە قەتعا نەمە لەگەڵ هونەرمەندگەرێک لاویش حتمما کارەکەن منتا هونەرمەندێک ئەلان گەرفان بێت لەگەڵ کارکەن بۆ موسیقی کوردی هێشتا قەرارە ناوەکەی فێلن بڵاو نەکەینەوە تا این بێت لەواقع کارەکانمان ئەنجام بێت و شتێک وەک سورپرایزە بێت کە بعدەن کلیپێکی بە کلیپێک هەروە بەم کلیپە کارمان کردگە ئەویش بڵاوکەینەوە کە یەکسەرە این بێت داخڵ بێت جا لە بەشێک لە کارەکانی ئێوەیە بڵێم بەشێک لە ڤیددیۆ کلیپەکان لە نێو سروشتی جوانی کوردستانایە ئەویش ئامانجێکی هەیە کە لە ڕێی کلیپەکانەوە بچانەوێت بەشێک لە سروشتی جوانی کوردستان و کللتوری کوردی بڵێم نیشانی جیهان بن یاخود کوردەکانی تر بن لە چوار پارچەی کوردستان و لە تاراوگەش حتما سایەکەین بەڵام لێرە تۆزێ شاید بۆمان سەخت بێت و زەحمەت بێت کە چون گرۆکەمان تێدادمان زۆر تقریبا 12 کەسین لەگەڵ ئەسپانسەرش قسەکەین و کە بڕین بوو ناو لە تایمێک مناسبە کە هەوا باش بێت و چین تەبیعەتی باش بێت چینە ناوچەی کوردستان و لێ ئەو کلیپە حتما سازکەین زۆر باشە زیاتر کارتان لەگەڵ کام هونەرمەندانە کردووە لەگەڵم گروپە فعلەن بە مامۆستا ئەسەدپور دەستمان پێکردگە وەلێ خۆم بەش بە حاڵی خۆم من لەگەڵ زۆربەی لە گۆرانی بێژگەرە هونەرمەندگەرە کورد و فارسی کارکردگە من تقریبا 20 ساڵە لەگەڵ مامۆستا شارەم نازری کارەکەم لەگەڵ مامۆستا عەزیز شارۆخۆ زۆر کارم کردووە کە من لە ساڵ 2000 هاتوچووی حەریمی کوردستان دەکەم و زۆر کۆنسەرتمان بووگە لە هەم کورتسات و هەم رادیۆ خاک و هەم لە ئەنیسیتۆ داوەتی مامۆستا مەزەر خالقی بووین بە هیوای کاری باشتر و کاری جوانتر و بۆ هیوایم کە لە ئایندەیە کاری بە پێستر و هەروەها بە تەواوی زاراوەکانی ترش پێشکەش بە گۆرانی موزیکی کوردی بکەن سوپاس بۆ بەڕێز سابر نەزەرگای هونەرمەند و هەروەها موزیسیان کە ڕاستەوخۆ لە ڕۆژهەڵاتی خۆشەویستەوە لەگەڵمان بوو.